فێڵی دەسڵاتدار لە ژێردەسەکانی ئیتر باوک لە ماڵ و مناڵی خۆی ڕئیس عەشرەت لە عەشرەتەکەی خۆی کاربەدەستێک لەوانەیان لە ژێردەسیا یەکێکە لە گەورەترین فێڵەکان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حدیثی ئیمامی مسلم ژمارە 142 ئەفەرمێ ما من عبد يسترعيه الله رعية يموت يوم يموت وهو غاش لرعيته إلا حرم الله عليه الجنة. ئەفەرمێ هەر عەبدێک کە خوای تەعالا خەڵکانێ بخاتە ژێردەسی ئەو ڕۆژەی کە ئەمرێ فێڵی لیان کردبێ، یعنی ئەو ڕۆژەی کە ئەگەڕێتەوە بۆ لای خوا فێڵی لە ژێردەسەکانی خۆی کردبێ ئیلا خوای تەعالا بەهەشتی لەسەر حرامەکە. زۆر مشکلێ. یەکێک لەو کەسانەی کە خوای تەعالا تەماشایان ناکە، قسەیان لەگەڵان ناکە، زۆر لیان تووڕێە لە ڕۆژی قیامەتە، خوای تەعالا تونترین سزایانەدا مەلیکون کەذاب، پاشایەکی درۆزن کە درۆ لە ژێردەسەکانی خۆی بکە. نەکبەتیە خۆشەویستەکان. طبعا ئەوە ئێمە شەگرێتەوە، وەکو باسم بۆتان کرد، ئێمەش لەگەڵ ماڵ و مناڵی خۆمانە فێڵ بکەین، درۆیان لەگەڵا بکەین، بیان خەڵەتێنین، ئەوە شەگرێتەوە. بۆ نمونە باوکێک پارەیەکی هەیە، کاتێکە کەوێتە سەرە مەرگ ئەیشارێتەوە ئەیدا بە یەکێک لە مناڵەکانی یان هەندێک لە مناڵەکانی تری لێ بێ بەشەکە یان کەمێکی دەرەخا بۆ ئەوان، ئەوەش نەکبەتیە و ئەکەوێتە ئەو بابەوە فەرقی نییە.